نەبوونی کاندیدی شایستا بۆتە مەترسی لەسەر هەڵبژاردنەکانی عێراق. زۆری نەماوە بۆ هەڵبژاردنەکانی ئەم ساڵی عێراق، کەچی هەموو ڕۆژێک کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان ژمارەیەک بربژێر دوور دەخاتەوە و تاوەکو ئێستاش ژمارەی دوورخراوان گەیشتۆتە 751 کەس. وا بڕیارە مانگی 11 هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. بەڵام چەندین مانگە ئەرکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان تەنیا بووەتە چاکسازی و پاککردنەوەی لیستی بربژێرەکان لە کەسانی نەشیا و نەگونجاو، کەسانێک کە ڕابردوو و پێشینەی تاوان و گەندەڵی و گرفتی یاساییان هەیە و بۆ بربژێر بوون مەرجە پێویستەکانیان تێدا نییە. ئەرەماش بووەتە گرفتێکی گەورە لە بەردەم کۆمیسیۆن و حکوومەتی عێراقیشدا. لە ئێستادا کە 751 کەس لە بربژێر بووان دوورخراونەتەوە، ئیتر لایەنەکان و چاودێرانی دۆخەکە ترسیان لە داهاتووی هەڵبژاردنەکان هەیە. ترسلەوەی پرۆسەکە بەباشی بەڕێوە نەچێت و کەسانی شیا و گونجاو نەبنە ئەندامی پەرلەمان و پێگەیەکی گرنگی وڵاتێک بکەوێتە دەست کۆمەڵێک کەسەوە کە توانایی پێویستیان نەبێت و سەنگی پەرلەمانی وڵاتەکەش کەمتر بکەنەوە.